مەلا عەبدوڕڕەحمانی پێنجوێنی یاقوتی حەمەوی 700 ساڵ پێش ئێستا لە کتێبەکەی خۆیدا موعجەم البولدان دەڵێت زۆر وڵات و ناوچەی جیاجای دنیا گەڕاوم، هیچ شوێنێکم نەدی هێندەی ویلایەتی شارە زور زانا و عولەمای گەورەی تێدا هەڵکەوت بێ. عەلامە و موفتی گەورەی کورد و جیهانی ئیسلامی مەلا عەبدوڕڕەحمانی گەورەی پێنجوێن یەکێکە لەو زانە هەڵکەوتوانەی سەردەمەکەی خۆی کە تیشکی چرای زانست و زانیارەکەی تا ئێستاش هەر بەردەوامە و دەگڕێ. ئەو لە سەیدەکانی بریفکانە و باپیرە گەورەکانی بەرەو ناوچە جیاوازەکانی کوردستان کۆچیان کردووە و سەرنجام لە پێنجوێن گیرساونەتەوە. کەسایەتی و ناوی تەواوی ناوی مەلا عەبدوڕڕەحمانی کوڕی مەلا موحەممەدی کوڕی مەلا ئیبراهیمە، ناسراوە بە مەلا عەبدوڕڕەحمانی گەورە. ساڵی 1244 کۆچی لە قەزای پێنجوێن لەدایک بووە. مەلا عەبدوڕڕەحمان لە ساداتی بریفکانیە کە سەرچاوەکەی دەچێتەوە سەر ئیمام موسای کازم کە لە نەوەکانی ئیمامی حوسێنی کوڕی ئیمامی عەلیە خوا لێیان ڕازی بێت. ئەوەی کە لە ژیانی مامۆستای پێنجوێنی موفتی گەورەی پێنجوێنی شارەزا بێ یا هێندێک شارەزا بوو بێ، دەزانێت کە زاناکانی پێگەیشتی و قوتابخانەکان و حوشدەکانی کوردستان لە دێر زەمانەوە هەتاکو ئێستاشی لەسەر بێ، ئەوانەی کە لەو قوتابخانەدا پەروەدە بوون کۆمەڵێک کەسایەتی دیار و زانای شارەزا لە بوارە جیاوازەکان. مامۆستا مەلا عەبدوڕڕەحمانی موفتی پێنجوێن یەکێکە لەو مامۆستا بەڕێزانەی کە لە بنەماڵەی خۆیانە هەتاکو 6 پشتیشیان هەر بە مامۆستا هاتووە. خودی خۆشی کە ناوی عەبدوڕڕەحمانی کوڕی مەلا محەممەدی کوڕی مەلا ئیبراهیم ئەڕواتەوە هەتا کۆگاتە کوڕی شێخ حەماد کە خۆیان سەییدن و لە ئەسڵا گەڕێتەوە بۆ بریفکان، لە ئەسڵا خەڵکی بریفکانن، لە سەیدەکانی بریفکان، بەڵام لە کاتی تێکچوونی جێگەوە شوێنیانە ئەوان بار دەکەن و خانەوادەی ئەوان دێتە پێنجوێن، لەوێنی شەجێ ئەبن. مامۆستا عەبدوڕڕەحمانی پێنجوێنی خۆی لەو لەدایکە بێ لە ساڵی 1250 کۆچی لەوێ لەدایک دەبێ، دەوێتە بوو دەوەدە مامۆستا گەشە دەکات و دەست دەکات بە خوێندن لە دوای کەوە تەمەنی منداڵەتی بەڕێ دەکات لە تەمەنی فێربوونیان لە خزمە باوکی و لە خزمە مامۆستایانی ئەو ناوچەیەدا. مامۆستا بۆی شارەزای زانستەکان بێ، ئەو جێگەیانەی کە مامۆستایەکی ناوداری لێبوو بێ و زانایەکی بەناوبانگ بوو بێ چووە سەردانی کردووە بۆی کە فێر بێ لە عیلمی مامۆستا لەو زانایە شارەزا بێ، بۆیە هەتا دەڤەری هەولێر و باڵەکایەتیش ڕۆشتووە و هەروەها ناوچەی قرەداغ و ئەوانش گەڕاوە و سلێمانی و هێندێک لە ناوچەی ئێرانیش بۆی کە فێری خوێندن ببێ، چونکە زانەکانی پێشیری ئێمە یەکێک لە شێوازی بەهێزی خوێندنیان ئەوە بوو تەنها قەتیز نەما لەسەر یەک منهەج وە لە یەک مامۆستا، بەڵکو وەکو هەنگ دەگەڕان بەسەر گوڵە جوانەکانە لە هەڵگوڵێک کە دەستیانەکەوت ئەوەی کە پێویست بوو دایان مژی و دایان هێنایەوە. بۆیە هەر مامۆستایەک توانیوێتی ئەو کاتە ئەگەڕا هەر عیلمێکی لای مامۆستایەکی شارەزا دەخوێن، چونکە مامۆستاکان هێندێکیان مەشهور بوون فڵان زانای فڵان مەنتەقە لە عیلمە منتیقا شارەزا، ئەو لە تەفسیرا زۆر شارەزایە، ئەمیان لە فەلسەفەیە، ئەویان لە فقە، ئەویان لە حەدیثە، دەڕۆشن دەگەڕان بە شوێنی حەدیثی لای ئەوە خوێن، فقی لای ئەمە خوێن، منتیقی لای ئەوە خوێن، عەقیدە لای فڵانە خوێن، ئوسوڵی فقی لای زانایەکی بەناوبانگە خوێن، بۆی کە هەموو عیلمەکان گشتگیر کۆکاتەوە. کاتێک کە دەبوو بە زانایەک نەبوو تەنها بەس لە یەک بوارە، زانایە بوو لە مۆسوعەیە بوو، لە هەموو عیلمی ئەو سەردەمەکە ناوبانگی هەبووە بە زانراوە شارەزایی هەبووە. مامۆستا مەلا عەبدوڕڕەحمانی گەورە ناوەکەی بەخۆیەتی عالمێکی زۆر گەورە بووە. دەربارەی ئەو زانایە مامۆستا مەلا باقری بالک ئەفەرمێت: المرحوم الوارع البارع محبوب حضرة الشارع رئيس العلماء بوجازة تحريره وسيد الفضلاء بجامعية تقريره علامة دهره فهامة عصره مركز دائرة كل فن سيما ما فيه من المنطق شيء عن المبرور بكرم الله الملا عەبدوڕڕەحمان الپێنجوێنی. من گوێم لە مامۆستا نووری فارسیش بووە کە ئەجێڕێتەوە لە مامۆستا مەلا عەبدوڵای چورستانی کە پیاوێکی زۆر ساڵح بووە، ئەفەرمێ مامۆستا مەلا عەبدوڕڕەحمانی پێنجوێنی یەکێک بووە لە وەلیە گەورەکان بێ لەوەی کەوا زانایەکی گەورە بووە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەربارەی ئەو زانا گەورە ئەفەرمێت: العالم المحقق الجليل والفاضل المدقق النبيل أستاذ الأساتذة
عالم متضلع في العلوم العقلية والنقلية وسعى جدا في مهمة نشر العلوم. مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس لەو نەسەی خۆیە ئیشارەت بەوە ئەیە کە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی مەرجع بووە بۆیە ئەجێڕنەوە کە لە مزگەوتی نەقیب وە لە شاری سلێمانی کاتێکەوە کێشەیەکی فقهی دروست ئەبوو هەموو ئەگەڕانەوە بۆ لای مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی ئەوەی کەوا ئێمە باسی کەین لەو دیدارە دەستخەتەکانی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیە. ئێمە وەکو زانکۆی سۆران پرۆژەیەکمان تەقدیم کرد کە کۆنفرانسێکی دەولی بکەین لەسەر مامۆستا مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێنی. من خۆم چوون بۆ شاری سلێمانی بۆ لای نەوەکانی مامۆستا بە تایبەتی لای مامۆستا عوسمان پێی ڕاگەیاندین کە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێنی یەک دەستخەتیشی نەماوە. چەند جارێک شاری پێنجوێن تێک چووە دەستخەتەکانیان لەگەر خۆیان بردووە بۆ ئێران، بەڵام جاری ئەخیر پێیان نەکراوە لەبەر بەفر و باران چەند ساڵێکی نەیانتوانیوە بگەڕێنەوە پێنجوێن دەستخەتەکانی فەوتاوە و هەر لە نەوەکانی مامۆستا عەبدوڕەحمانی پێنجوێنی گوێمان لێ بووە کە چەند ساڵێک گەڕاون بە دوای دەستخەتەکانی دەستیان نەکەوتووە ئەوانەی کەوا نەسەخ کراون. بەڵام ئێمە وەکو دەستنووسخانەی زانکۆی سۆران دەستمان کرد بەو کارە قورسیش بوو، بەڵام زیاتر ئەو شەخصیەتانەی لە پێنجوێن خوێندویانە کتابەکانی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیان وەکو دەرس خوێندووە مفاتەحەمان کردن بۆی بزانین ئایا ئەو دەستخەتانەی مامۆستای پێنجوێنیان نووسیوە تویان نا. یەکێک لەوانە مامۆستا مەلا عەبدوڵای کاتب بەڕەحمەت بێ کە لە حەفتاکان لە پێنجوێن خوێندوویەتی چەند دەستخەتێکی مامۆستامان لەوێ دەستکەوت. دواتر چوینە هەموو مەخطوطاتی کوردستان و مەخطوطاتی دارمەخطوطاتی عێراقیە و مەخطوطاتی بڵێن غەیری عێراقیش لە ئێران گەڕین لە عایلە مەشهورەکان کەوا دەستخەتی زانایانیان لا دەست ئەکەوێت. ئەوە بوو لە ڕێگەی گەڕانێکی زۆر لە ڕەواندز، چونکە معلومی جەنابتانە کە مامۆستای پێنجوێنی فترێک لای مامۆستا مەلا عومەری خەیلانی تەشریح الئەفلاکی خوێندووە. دوای گەڕانێکی زۆر لەخوا بەزیابێ نزیکەی 23 دەستخەتی مامۆستامان دۆزیوە وە کۆمان کردو. عەلامە پێنجوێنی وەکو ئەسێری زۆرە لە ئاسمانی زانیاری و خۆشەویستی و سەردەمی خۆیان یعنی ناوداری سەردەمی خۆی بووە بە پێی ئەو سەردەمە کە سەردەمی عیلم بووە. ئەو سەردەمی ئەوان کە تێیە ژیاوان خەڵکانێکی زۆری لە کوردستانە پایە بەرز و بڕند کردووە، چکە دین بەڕاستی لە عمقی هەموو مەسەلەکان نبووە. بەڵام لەناو ئەمانە پێنجوێنی دەرکەوتووی ناوی هەر هەمویان بووە. ئەمە بە قسەی من نا، بە قسەی تەریخ، بە قسەی خەڵک. لە ئەزهەری میسر ئێستا حاشیەکانی ئەخوێن لێ کە خەڵک معلوماتی بۆ هێناوێتەوە، لە جامیعەی مەدینە حاشیەکانی ئەخوێن لێ و ئیتر لە سەرتاسەری کوردستانە ناودار بووە، جگەل لەوەی کە لە مەجای جگەل لە مەجالای عیلمیەکەی مەجای فەلەکیاتی، لە مەجای فەلەکیاتە زۆر سەرکەوتوو بووە. کتێبخانەیەکی لە ماڵی ئێمە بوو 400 کتێبی تیا بوو، بەداخەوە لە شەڕی نەگریسی ئێران عێراقا کتێبخانەکە ئێمە بەجێمان نێش پێنجوێن چۆڵ کرا، ئێران هاتە ناوی، حکوومەتی عێراقی پێشەوەی ئێران بێتە ناوی بە شۆفڵ هەموو ماڵەکانی پێنجوێنی ڕووخاند و کتێبخانەکەش کەوتە ژێر داروبەردووەوە، چکە کە لە دواییە هاتی نووسینمان کرد هەمووی پارچە کاغەزە و لەناو قوڕا دەرمان هێنا. لەو کتێبخانەیە شتی زۆری تیا بوو. بە تایبەتی من ئەو کاتە تەلەبەی 4-5 ثانەوی بووم، زۆر قادر نەبووم بەسەر شتەکانە، بەڵام کتێبەکانیم ئەکردەوە هەمووی فەلەکیات بوو، هەمووی وەکو مەجموعەی شەمسی هەموو پلاپەڕەکانت هەڵایەوە ئەو کتێبانەی کەی فەلەکیات بوو. مامۆستایەک لێرە بوو ناوی مامۆستای فیزیا بوو، خزممان بوو، ناوی مامۆستا یاسینە، خەڵکی چوارتە. خۆی مامۆستای فیزیای عەشقی ئەو کتێبانە بوو، زۆر پەڕایەوە لە من وتی یەک دوو کتێبیانم بەری وتم ناتوانین ئێمە دەستی لێ بین. ئەمە بۆ ئێمە ماوەتەوە لە باپیرمانەوە لە ڕۆژگارێکا بێ ئێمە ئەمانە محاولەکەین چاپیان کەینەوە.
لە سەرەتادا خوێندنی لە مزگەوت و حوجرەکاندا بووە بە زانستە شەرعیەکانەوە. سەرەتا قورئانی پیرۆز و پاشان لە کتێبە بچووکەکانی فارسی و عەرەبی دەستی پێکردووە. دواتر زانستی نەحو و سەرفی خوێندووە. هەروەکو هەموو هاوپیشەکانی خۆی بە فەقێتی بۆ فێربوونی زانست چەندین ناوچەی جیاجیا گەڕاوە لە لای زانایانی ئەو ناوچەیە دەرسی خوێندووە و چووە بۆ شاری سلێمانی و لای مەلا عەبدولقادری شێخەڵمارێنی دەرسی خوێندووە. دواتر لای زانای بەناوبانگ مەلا ئەحمەدی موفتی ناسرا و بە مەلا ئەحمەدی چاومار فێر بووە و چەند مامۆستایەکی تریشی بینیوە. دواتر چووە بۆ شاری سنە لە لای مەلا موحەممەدی فەخرولعولەما خوێندوێتی. دواتر چووە بۆ تورجان لای مەلا عەلی قزەڵچی خوێندوێتی کە کتێبی شەرحی شەمسیە و شەرحی مەتاڵیبی لەلا خوێندووە. دواتر چووە بۆ هەورامان و لە لای مەلا ئەحمەدی نۆتشەیی خوێندوێتی و پاشتر گەڕاوەتەوە بۆ تورجان و ئیجازەی مەلایەتی لەسەر دەستی مەلا عەلی قزەڵجی وەرگرتووە. پاشتر گەڕاوەتەوە بۆ پێنجوێن و سەرگەرمی وانەوتنەوە و فێرکردنی فەقیەکانی بووە. دوای ئەوەی ناوبانگی بڵاو بۆتەوە داوای لێکراوە کە بچێت بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی کە لەوێ وانە بڵێتەوە. دواتر ڕەزامەندی دەربڕیوە و ڕۆشتووە بۆ ئەوێ. دواتر لە مزگەوتی نەقیب خوێندنگەیەکی ئاینی دەکاتەوە، بەڵام شێوازی ژیانی شار سەرنجی ڕانەکێشاوە و زیاتر هۆگری دیمەنە سەرنج ڕاکێشەکانی زێدەکەی خۆی بووە. دواتر گەڕاوەتەوە بۆ پێنجوێن، لەوێش بەردەوام بووە لە دەرزوتنەوە و سەر لە نوێ دەستی کردوێتەوە بە ئامۆژگاری و ڕێنمایی خەڵک و فەتوای بۆ داون لەبارەی ئەو شتانەوە کە پێویستیان بووە. مامۆستا عەبدوڕەحمانێکی کێ بۆ لەو کەسایەتیانە کە گەڕاوە دواتر وێزگەی بۆ وەرگرتنی ئیجازەی لە خزمەت مامۆستای قزەڵجیدا ئیجازەنامەی کۆتایی وەردەگرێت. تەمان وەرگرتنی ئیجازەنامەی ئەو سەردەمەش وەکو پێدانی شەهادەیەکی بەرزی ئێستاوا بوو، بەڵام نەک ئێستا بەم تێزەی ئێستا، بەڵکو لە دوای ئەوەی کە کۆمەڵێک مەرج دەبوایە لەو کەسەدا هەبوایە شایستێ و ئیجازەیە بێ. یەکەمیان کەسێتی ئەو کەسە کەسێتێکی تەواو بێ لە ڕووی مەسەن دینداری و ئیلتیزامەتی ئاینی، کەسێکی دیندار و ملتەزیم بە دین بێ. دووهەمیان ئەبێ هەڵگری عیلم و زانست بێ و چەند مامۆستایەکی خەبیری ئەو سەردەمە تاقییان دەکرد و ئایا ئەم کەسە شارەزایی هەیە پرسیایی ڕاستەخۆیان لێ دەکەوت. کاتە پرسیای ئیمتیحانی سەوەرەقە نەبوو، ئەچوویتە خزمەت هەر مامۆستا بۆی بیزانیا کە تۆ زانایت یا فەقێیەکی ئایا خوێنی یا خوێنەواری یا لێزانی، یەکسەرێک و چیە خوێنی. مەسەلا ماگوو وەڵام من کاتی خۆی کە لە سلێمانی بوون سەردەمی کۆنام، سەردەمی ساڵەکانی مە هەفتاکان و هەشتاکان من لە 1970 لە سلێمانی فەقێ بووم. ئەچوینە خزمەت مامۆستایەکی زانام و گوو فەقێ مەگوو چیە خوێنی؟ ئەو کاتە من گوو تەصیفی مەلا عەلیە خوێنم. ئەگوو تا کوێ گەشتووی؟ ئەگوو تا بابی مەسە بۆ نمونە لازم متعەدی. یەکسەر دوو پرسیاری سەختی لێ کردم. ئەگەر بم زانایە ئەیزانی کە ئەم باش ئەم شتم جوان خوێندەوە، ئەگەر نەم زانایە دەیگوت ڕۆڵێکیان بەخوا پێویستە کات جاتی بیخوێنیتەوە، چونکە ئەو کەسێ پرسیاری نەزانیایی گوی ئەم کەسم فەقێ باشی نەخوێندووە. ئیترەوەکو بڵێن تاقیکردنەوەی تۆ بوو، بۆیە چوویتە خزمەت هەر مامۆستاکە دانیشتی بەڕاستی سوودی لێبینی. یەکێ لەو ئوسلوبانەی کە هەبوو لە فەقێتی سلێمانی ئێمە مامۆستایەکی بەتەمەنی و مامۆستا حەمەمینی قامیشی بە ڕەحمەت بێ ئاخوایە، مامۆستا مستەفای شەشوەیەکی ئێستا لە ژیانە ماوە، هاتن بۆ حوجرەکەی ئێمە. ئەگەڕا مامۆستا چوو مامۆستا حەمەمی بە ڕەحمەت بێ ئاخوا حاشەی وردی ئەدۆزیێوانە کە زۆر ورد بوو، یعنی بابەتەکە بابەتێکی ورد بوو لە کتێبەکە لە مەتنەکە تیاینە لە حاشیە قەراغی نووسرا بووە ها کاچێتەوە بۆ پێشەکاتەوە لەوێ دەری هێنا و هات پرسیاری لە ئێمە کرد. ئێمەش ناچار ئەوین ئەگەڕان بە شوێنە وای لێ کردین هەچی حەواشی کتێبەکانی بیخوێنن وەی لەو عیلمە ئەو پرسیاری وەڵامی پرسیاری مامۆستا وەرگرینەوە. کاتی خۆی لە سەردەمی فەقێتی ئاواهی بوو، کەسێک کە ئیجازەی وەرەگرت لە خزمەت کۆمەڵی مامۆستایی بتوانێت ئەو سەردەمەیە کۆمەڵە پرسیارە ئاڕاستە کرد. ئەگەر بیزانێ وەڵام باتوە ئەیانگو شایستەی ئیجازەکەیە، ئەگەر نەیزانایە ئەوایە دابنیشتایە و بیخوێندا تاوای لێها شایستە بێ ئیجازەی پێ بدەن. بۆیە مامۆستای پێنجوێنی لە خزمەت مامۆستای قزڵجیا ئیجازە وەردەگرێ لە جەوێکی زۆر ئاهەنگێکی گەورەی کە بۆ سازەکەن و مامۆستا خۆی بۆ خۆی هێندە تەواضوعی هەبووە، خۆی بە شایستەی ئەو ئیجازە نەزانیوە لەو سەردەمەیە کە پێیان داوە، ئەوەندە متەواضع بووە. ئێمە وەکو دەستنووسخانەی زانکۆی سۆران هەستاین بە سازکردنی کۆنفرانسێک لەسەر مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی. مەبەستمان لەو کۆنفرانسە کۆکردنەوەی دەستخەتەکانی مامۆستا مەلا عەبدوڕەحمان بوو، لەگەڵ دۆزینەوەی تۆزێ مەخطوطە کە نادیار بوون، هەروەها ساختکردنەوەیان
و توێژینەوە لەسەر ئەو دەستخەتانە لە گەڕان و سوڕانێکی زۆر بە دوای دەستخەتەکانی مامۆستا لە کوردستان و لە ئێران و لە تورکیا و لە مەسر و لە بەغا توانیمان 23 دەستخەتی مامۆستای گەورە دەستخەین. بەڵام ئەگەر ئێمە حسابی بکەین ئەو نوسخانەی کەوا دووبارە نزیکەی 60 دەستخەتی مامۆستامان لەلایە وەکو زانکۆی سۆران بۆیە کۆنفرانسێکمان لەسەر مامۆستا کرد نزیکەی 30 توێژینەوە لەو کۆنفرانسە تەقدیم کرا. ئێمە لەو دیدارە زیاتر باسی دەستخەتەکانی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی ئەەکەین بەس پێش ئەوەی بینە سەر باسکردنی چەند دەستخەتی مامۆستامان لایە ئەمەوێ زۆر بە کورتی باسی ئەوە بکەم کە مامۆستا هەروەکو تازە ئیشارەتم پێها جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم لە فەرموودەکەی خۆیان ئەفەرمێ مامۆستا محەقق بووە مدەقیق بووە کەواتە مامۆستا ناقیل نەبووە زیاتر ناقید بووە. زۆر جار ئەگەر تەماشای حاشیەکانی پێنجوێنی بکەی قبوڵی ڕەئی مقابل ناکا یەکسەر. کامەران مکری ئەو کاتە بە ڕەحمەت بێ سەرۆکی کتێبخانەی زانکۆی سلێمانی بوو بیستوی لەوێ کە لە کتێبخانەیەکی پێنجوێنی هەیە و زۆر شتی تایە. شەو هات بۆ ماڵمان هات بۆ پێنجوێن و شەو لە ماڵی ئێمە بوو بە باوکمی وت بە ڕەحمەت بێ وتی چەند کتێبی دەستنووسی تێ من باشترین پارەتان ئێمێ. باوکم فەرمووی ئەوە کتێبخانەکە بۆ ئەەکەمەوە ئەم شەویش لە ماڵی ئێمە میوانی وتی نە لە ماڵی کاک جەلالم جەلالی حاجی نەسروڵڵا هەبوو پێنجوێنی عەمری خۆی کردووە وتی لە کاک جەلال ڕەفیقمان لەبێم وتی هەتا بەیانی بۆت هەیە لەم کتێبخانە دانیشە تەسویر کە چی ئەەکەی بیکە بەس ناتوانم یەک پەڕە بەمێ بیتە دەرەوە. یعنی کتێبخانەکە سەرمایەکی زۆر گەورە بوو لە هەموو مەجالەکانە ئیتر بە مەجال دینیەکەی با بوەستێ بەڵام بەداخەوە ئەو کتێبخانەیەمان لە کیس چوو بەڵام خۆیمان لە کیس نەچووە تاریخەکەیمان لە کیس نەچووە خۆی خەڵایەک بووە لە زانست ئەستێرەیەک بووە لە ئاسمانی کوردستانە درەوشاوەتەوە. ئەم پیاوە کە کاک ئەحمەدی شێخ وەفات ئەکا بەپێی ئەو کتێبە مێژوویەی کە ئەکرەمی ساڵحی ڕەشەد لە بەرگی یەکەمی کتێبەکەیە باسیەکە ئەمیری بابانەکان ئەنێرێ کەسەی دەکەن لە سلێمانی و ئەترافی سلێمانیە کەس نییە بتوانێت شوێنی کاک ئەحمەدی شێخ گرێتەوە بۆ دەرزبتنەوە. داوا لە عەلامە مەلا عەبدوڕەحمانەکەن تەشریف بێنێ بۆ سلێمانی لەوێ وەکو زەرورە بێ بە مامۆستای مزگەوتی گەورە و ئەمیش لێرەوە لەسەر داوای ئەوان هەڵ ئەسێ واز لە پێنجوێن ئەهێنێ هەرچەند خەڵکی پێنجوێن زۆریان خۆشویستووە خەڵکی پێنجوێن ڕێگریان لێ کردووە کە نابێ بڕۆی بەڵام فەرموویەتی لەبەرەوەی ئەمە مەسلحەی عیلمی تایە سلێمانی لێرە قەرەباڵغتر و تەلەبەیەکی زۆری تایە لە هەموو ئەم لەولەکانەوە هاتوون مەفروزە ئەو تەلەبانە پەکیان نەکەوێ هەستاوە تەشریفی شوێتە سلێمانی 15 ساڵ لە مزگەوتی گەورە دەرسی بوتۆتەوە بەپێی ئەو مەزدەرە کە ئەڵێم شاری سلێمانەکەی ئەکرەمی ساڵحی ڕەشە کە لەم بەیانی پێشوا عەمری خۆی کرد. دوای ئەوە خەڵکی پێنجوێن زۆریان خۆشویستووە دیسانەوە هاتوونەتەوە بۆست لە سلێمانی بە زۆر ماڵ وشتیان پێشاوەتەوە لە شەوێکە بۆی سەیدەکانی سلێمانی پێی نەزانن هێنایانێتەوە بۆ پێنجوێن و لێرە تەکمیلەی دراسەکەی کردووە. مەلا عەبدوڕەحمانی گەورەی پێنجوێن مەلایەکی تەواو هەڵکەوتوو بووە لەسەر زۆربەی زۆری زانستە ئیسلامیەکان حاشیەی نووسیوە زۆر زاهید و دنیا نەویست بووە تەواوی تەمەنی خۆی بۆ تەدریس و تەحسیلی علمی تەرخان کردووە چەندان فەقی و قوتابی لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە هاتوونەتە لای و دەرسیان خوێندووە
بەهۆی شەڕی نەگریسی عێراق و ئێران و خاپوورکردنی قەزای پێنجوێن تەواوی کتێبخانە و پاژماوە زانستیەکانی مەلای گەورەی پێنجوێنیش لە ناو دەچن و ئەو حاشیە و دەستنووسانی کە ئێستا بەردەستن و ژمارەیان 22 حاشیەی گەورەیە لە ڕێی فەقی و قوتابیەکانیەوە ماونەتەوە. مامۆستا عەبدوڕەحمان کە جێگیرە بێت لە پێنجوێنە تەمان ڕۆڵێکی گەورەی ئەبێ لە ڕووی زانستیەوە چونکە هەر زانایە کە خەڵک ئەزانێت کە عالمێتر لە دەورۆ نەدورۆ ناو دەرەکە کە ناو دەرەکە فەقی و قوتابی بۆ دێ وەکو چۆن مامۆستا خۆی عەوداڵی مامۆستایەک بۆ دەنگی داوەتەوە مامۆستا عەبدوڕەحمان لە پێنجوێن دەنگە داهاتەوە کە مامۆستایەکی شارەزایە بەتەدید لە تاوەتی لە بواری منطق و فەلسەفە و لە بواری مەسەلەن زانستی لۆژیکە و لە بواری ڕەوانبێژی و بەلاغەیە ئوسوڵی فقە لەمانەیە مامۆستا زۆر شارەزا بووە بۆیە فەقێی بانە و مەریوان و مەسەلەن ئێرانی و حتا مەسەلەن خەڵکی هەولێر و دووهۆک و ئەوانە هاتوون بە خزمە مامۆستا لەوێ خوێندویانە منطقە و ناوچەکە بەردەوام مامۆستا فەقێ هەبووە بەردەوام مامۆستا حوجرەیەکی هەبووە لە خزمە فەقێ بوو خەڵکی دەی خوێندەوە مامۆستا ئێستا ئەو بەرهەمانەی کە ماو نەتەوانێ هی ئەو فەقیانێتی کە ماوەتەوە خۆی نووسراوەکانی خۆی لە دوای مەسەلەنی تێکە ڕووخانی پێنجوێن کە ڕووخاوە کتێبخانەکەی لە پێنجوێن بەجێ ماوە هیچ کتێبێکی مامۆستا دەرنەچووە دەستخەتەکانی مامۆستا ئێمە زۆر بە شوێن ناگەڕاین بە سوێن دەستخەتەکانیە چەند کەمینەیەکی کەمی نەبێ دەستخەتی مامۆستا خۆی بە خەتی خۆی دەرنەچووە هەمووی فەوتا و تیاچووە بەڵام ئەمەی کە ئێستا دەستمان کەوتۆ بەرهەمەکانی هەمووی ڕۆڵی قوتابیەکانی بۆ کە لە خزمەتیان خوێندویانە نووسیویانەتەوە لە مامۆستایان وەرگتووە لە قسە کتێبەکانی خۆیان نووسیوانە ئێتر ئەم حاشەی مامۆستا چۆتە مەریوان چۆتە بانە چۆتە سەقز چۆتە سنە ڕۆشتە مەسەلەن هەولێر چۆتە مەسەلەن باڵەکایەتی ڕۆشە بۆ شارەزور گەشتە مەسەلەن سلێمانی بە عالەمە بڵاو بۆتە بە کۆڵین بە دەوروبەری خۆیان ئێستا کە کاتێککە مامۆستا وەفاتەکە لە دوای خۆی هەر کەسێک نوسخەیەکی لە شتەکەی مامۆستا لاوبێ نووسراوەکەی مامۆستا کۆکراوەتەوە ساکراون بۆ کتێبانە کە بەڕاستی ساڵێک من ساڵی پارەکەچە بۆ پێرارەچێ لەسەر مامۆستای پێنجوێنی لە پێنجوێنە کۆنفرانسێک ساز کرا بە هاوکاری زانکۆی سۆران لەگەڵ قایمقامەتی پێنجوێن و هەروەها چەند ڕێکخراوێکە کە ئیشی زۆر باشێ سەکراوە ئێستا ئەو زانکۆی سۆرانە توانیوێتی دەستخەتەکانی مامۆستاوی کە دەستی کەوتەوە نووسراوەکانی حاشیەکانی هەمووی کۆکاتەوە لە دەستنووسخانەی خۆیانە لەوی بیپارێزن یەکێکی تر لەو دەستخەتانەی مامۆستا کە لە دەستنووسخانەی زانکۆی سۆران هەمانە حاشیەی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیە لەسەر ئەڕیسالە ئەللزومیە کە هی عەلامەی شەمسوددینە یەکێتر لەو دەستخەتانەی مامۆستا کەلامانە حاشیەیەکە لەسەر ئادابی بەحث و مناظەڕە طبعا ئەو کتابە هی گەڵەمبەویە کتابێکی مەشهورە بە حاشیەی پێنجوێنی لە مصر طبع کراوە و هەروەها منهج بووە لە مصر چونکە ئەتوانم بڵێم منهجی بەحثی ئەمڕۆیە بە زیاتریشۆ باسی تعریف و تەقسیم و حجە ئەکات تۆ چۆن منعی ئەەکەیت چۆن معارەضەی ئەەکەیت چۆن نەقضی ئەەکەیت مناقەشەیەکی علمی زۆرەکە مامۆستا حاشیەی تری زۆرە یەکێک لەوانە حاشیەی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی لەسەر قەضیەی مەشروطەیە لە موجهاتە لە علمی منطق موجهات باسی بەیانی نسبەت ئەکا لە بینی موضوع و مەحمول یان لە بینی مقدم و تالی طبعا مامۆستا لە بواری منطق لە بواری فەلسەفە لە بواری علمی کەلام دەستێکی باڵای هەبووە بێلەوە لە فقهیش مامۆستا زۆر بەتوانا بووە چونکە فتاوای هەیە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بەڕەحمەت بێ فتاواکانی تەدوین کردووە دوای ئەویش مامۆستا محەممەد شەشۆیی ڕیسالەی دکتۆرایەکەی لەسەر تحقیقکردنی ئەو فتاوای مامۆستایە یەکێتر لە دەستخەتەکانی مامۆستا لەسەر تەلاق چەند حاشیەیەکی هەیە و هەروەها ڕیسالەیەکی مستەقیلیش هەیە ئەویش لە دەستنووسخانەی زانکۆی سۆران لامان دەست ئەکەوێت طبعا ئێمە نەچوین بەس شتەکانی پێنجوێنی کۆکەینەوە معلومی لای جەنابتانە کەوا عیبارەتی پێنجوێنی زۆر زەحمەتە هەموو کەسێک تێی ناگا وامان زانیوە کەوا پێشتر مەلاکان لە چلەکان بە حاشەی پێنجوێنی ئیمتیحان کراون لەبەر ئەوە ئێمە هەوڵێکی جددیمان هاوە ئەو شەرحانە و ئەو تەوضیحانە و ئەو تعلیقاتانەی کەوا لەسەر کتابەکان و حاشیەکانی پێنجوێنیش هەیە دەستمان کەوێت بۆ نمونە حاشیەیەکی ئیبن و باساویمان هەیە ڕەحمەتی خوای لەبێ لەگەر ئیبن و مؤمین لەسەر ئادای بەحث و مناظەڕە لە دەستنووسخانەی زانکۆ لامان دەسەکەوێت یەکێتر
لە حاشیەکانی سەر تعلیقاتەکانی پێنجوێنی حاشیە مەلا ئەحمەدی بانی تاجانیە کە ئەوە ئیسا نووسراوەتە و کەمی ماوە ئینشاءالله طبع بکرێت. ئەم ژووری کە جەنابتان نەیبینن لەم ژوورە لە مانگێکە 29 ڕۆژ لێرە ماوەتەوە. ماڵەکەی لێرەوە چەند هەنگاوێکە لە مانگێکا یەک شەو لەبەر خاتری ڕەزامەنی خۆە یەک شەو چۆتەوە لای خێزانەکەی. ئیتر 29 ڕۆژە لەم حوجرەیە دەرسی وتوێتەوە شەوتە بەیانی شەو نوێژی تیا کردووە دراسی کردووە شتی نووسیوە فەقەیەکی زۆریشی هەبووە لە هەموو لەکانی کوردستانەوە کە هاتوون کە لەوانە مەلا حسێنی پیسکەنی مەلا ڕەشیبەگی بابان کە دوایی برازایەکی خۆی یاوەتێ ناوی ڕەزیەخانە ئەو کتێب پێشکەش کردو چکە زۆر مەلا ڕەشیبەگی بۆ مەلا ڕەشیبەگیش دانەری ئیختیلال نیرینە کە لە ئەستەمبوڵ دایناوە یعنی تەرجمەی ئەحادیسەکان لەجاتی بخاری و مسلیمەکە کە ئیتر ئەوە مەصدەرێکی زۆر گەورەی کوردە کە ئەمڕۆ زاناکانمان ئیهمالیان کردو بەداخەوە. ئیختیلال نیرین دقات لە مەسادیری تایە بەقوترە لە صحیحەکانی بخاری و مسلیم چکە صحیحەکانی بخاری و مسلیم شتێکی زۆر زۆر چاکە ئێمەمان شانازی بە ئیسلامەوەکەین کە ئەوانایە بەڵام شیشی تایە کە خەڵکی سە ملاحەزاتی هەیە لەسەری بەڵام کەس ملاحەزاتی نییە لەسەر ئیختیلال نیرین. ئەوە خوێندکاری پێنجوێنی بووە وە چەندها خوێندکاری تری هەبووە ئیتر کە گەڕاوەتەوە پێنجوێن تەکمیلی ئیشەکانی کردووە و لە حیاتی خۆیان زۆر نەبیست بووە جگەل لەوەی کە هەتا بەیانی شەو تاعاتی کردو و شەو نوێژی کردووە بەڵام پارە نەویست بووە دنیا نەویست بووە هیچ شتێکی نەبیست بووە. وەسمان پاشای جاف کە ئەم مزگەوتی دروست کردووە لەبەر خاتری لەبەر خاتری مەلا عەبدوڕەحمان ئەم مزگەوتی دروست کردووە. وەسمان پاشای جاف تەکلیفی لێ کردو مزگەوتەکە ناو ئەنێ مزگەوتی مەلا عەبدوڕەحمان فەرموویەتی مزگەوتی خۆتە بە پارەی خۆت کردو تۆ پاشای وڵاتیشی لەبەرەوە مزگەوتەکان ناو مزگەوتی پاشا. مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی واتە موفتی گەورەی پێنجوێن چەند بەرهەمێکی جۆراوجۆری لە ماوەی ژیانیدا بەجێهێشتووە و کتێبخانەی ئیسلامی دەوڵەمەندتر کردووە بە بەرهەمەکانی لە زانستی علم الکەلام و ئوصول الفقه و لە بوارەکانی تردا لێکۆڵینەوەی فکری زۆر بەهێزی هەیە و هەندێکی چاپ کراوە بەڵام هێشتا زۆرینەی دەستنووسن لەوانە حاشیە لەسەر جەمع الجەوامع، حاشیە لەسەر تەقریب المەلام عەلا تەستەهذب الکەلام، حاشیە لەسەر شەرحی عەقایدی تەفتازانی، حاشیە لەسەر عەبدوڵڵا یەزدی لە منطقدا، حاشیە لەسەر ڕیسالە شەمسیە، حاشیە لەسەر گوڵەنبەوی بورهان، حاشیە لەسەر فەناری، حاشیە لەسەر گوڵەنبەوی ئاداب، حاشیە لەسەر عەقسە لەمانی، حاشیە لەسەر تەشریح الئەفلاک. و مامۆستا لەسەر زۆربەی کتێبە زانستەکانی ئەو سەدەمە حاشیەی نووسیوە لەسەر زۆربیان شتی نووسیوە چونکە توانایەکی زانستی بەهێزیە بە تادی علمی منطق کە علمێکی زۆر سەخت بۆ لەو سەردەمەیە مامۆستایەکی بۆ لەو زانە بەڕێزانی لەسەر هەموو کتێبە منطقەکان شتی هەیە تعلیقات و شەرحی هەبووە یعنی هەندێک جار هەیە نەقد دەگرێت لە زانەکانی پێشینی خۆی و لە سەردەمەکانی خۆیان کە قسەکانیان ڕاست دەکاتەوە کاڵێ ئەم بابەتە ئەبوایە وانە بوایە بەم شێوازەی تر بوایە کە بە شێوازێکی لۆژیکی و منطقیانە نمونەی بۆ دێنێتەوە و زیاتر دەوڵەمەندێکە یا هەندێک جار ڕاست دەکاتەوە حتى ئەو کتێبەی کە ئێستا مەسەڵەن لە زۆر متداولە کە گەلەمی بورهانە لە منطقە کەموو کەس نەیتوانی لەسەر گەلەمبەوی شت بنووسێ مامۆستای پێنجوێنی شتی نووسیوە ڕەحمەتی خوای لێ بێ ئەخوا لەسەر مەسەڵەن بۆ نمونە حاشیە عەبدوڵڵا یەزدی مەسەڵەن شتی نووسیوە لەسەر مەسەڵەن ئەوەی کە باسی منطق و قەزای قەڵیە شتی نووسیوە ئەمانە بە نیشانەتانە کە مامۆستا کەسێکی زۆر بەتوانا بووە لە هەمان کاتە مامۆستا پیاوێکی خاوەندی وەخان و قسە خۆش و بەکەیف بووە بۆ یە کەسە چوەتە لای حەزی کردووە ڕەفیقاتی و هاوڕێتی مامۆستا بکە هاوڕێتی مامۆستا بکە بە چ شتێکەی تر هەموو کاتێک دیدەنیەکەی بە مانگانە بە ساڵانە تازە کاتەوە دەگەڕنەوە یەکێک لەو سۆفیانی شێخ عومەری زیادین بە ڕەحمەت بێ ئاخوا لە مەریوان و هەموو جار ئەچێ بۆ بیارە بۆ خزمەت شێخ عومەری زیادین بۆ زیارەتی ئەو کە لە مەریوانەوە دێت جارێ چێ دە خزمەت مامۆستای پێنجوێنی لەوێ لە خزمەت ئەوادا لادا چایەکە خوارد و مەرحەبایەکە ئەم جا دەڕوا بۆ بیارە کە لەو سەرش دەگەڕێتەوە جارێکی تر یێتەوە خزمەت مامۆستا زیادەتی مامۆستانەکە ناچێتەوە بۆ مەریوان ئەوەندە عەوداڵی بووە دەگەڕنەوە جارێکم مامۆستا کە ئەو سۆفیە دێت بۆ خزمەتی سەرخوا چاوی خۆی دابەزیوە بە جامانەیەک و مێزەرەکەیەوانە بە حاڵ دەمو چاوی دیارە
وا دەرەکەوێت کە نەخۆشە بەڵام مامۆستا دیارە لە ئەگونجە سەرمای بۆ بێ ناپرسێ لە سۆفیەکە مامۆستا ئەوە چی بۆ خۆوا لێ کردووە کاچێ دە خزمەت شێخ عومەری زیادین بە ڕەحمەت بیاخوا پێڵێ قوربان مامۆستا ڕەحمانی پێنجوێنی بەڕاستی نەخۆشە دوعای خێری بۆ بکە ئەویش دەفەرمێ خوا ڕەحم بە ئیمانی کە سۆفیەکە زۆری پێ ناخۆشە بێ ئەڵە بڵێ مامۆستا یعنی ئیمانی خەلەلێکی تیابێ بۆ ئەڵێ خوا بە ڕەحم بە ئیمانی کە لە دڵی ئەگرێ لێو کە دێت وەڵێ بەخوا دیارە مامۆستا ڕەحمان ئیلا خەلەلێکی هەیە بۆیە شێخ وای فەرمووە کە دێتەوە بە خزمەت مامۆستا و سۆفی دادەنیشێ و دەپرسێ مامۆستا حاڵە چۆنە وەڵێ ڕەحمدڵا حاڵم باشە و ئەبینێ کاکی سۆفی بێتاقەتە هەر پرسیارەکە ئەڵێ هیچ خەم مەخۆ بەخوا شێخ عومەری زیادین چەند مانگێک پێشی منە مرێ ئەبێ ئەو ڕەحمی خەید بێ خەمی ئیمانی خۆی خوا من مەجالێم دوای ئەو هەیە چەخت نەخرێ بژیم خەمی ئیمانی خۆمە خۆم بەبێ ئەوەی کاکی سۆفی دێت باسی بکە ئێستا خۆی ئەم قسە مامۆستا وەڵامی دات وەڵێ تۆ خەمە نەبێت سۆفی گیان بەخوا لە پێشی من نامرێ بەسەر چەند مانگێک سبحان الله لە پێشی مامۆستا وەفات دەکا شێخ عومەری زیادی یەکێتر لەو دەستخەتانەی مامۆستا کەلامان دەسەکەوێت ڕیسالەیەکە لە جەوازی تەحلیل کە عیلاقەی بە تەلاق هەیە و هەروە مامۆستا نەظمێکیش هەیە بە ناوی ئەدەواتی تعلیق ئەوەش دوو نوسخەمان لا هەیە مامۆستا لە تەشریح الأفلاک لە علمی فەلەکی زۆر شارەزا بووە طبعا من کە زانیم ئەو دەستخەتەی شێ وەکو دەستنوسخانەی زانکۆی سووران زۆر بە دوایە گەڕای بەڵام دوای دوو نوسخەمان لە تەشریح الأفلاکیش دەستکەوت ڕیسالەیەکی تری شێ مامۆستا بە ناوی جەواز الانتقال ئەمەوێ لێرە یەک شت باس بکەم مامۆستا لە حاشیەکانی و هەروەها لە کتابە مستەقیلەکانی ناقیل نەبووە ناقید بووە بۆ نمونە لە ڕیسالەی لزومیە کە من ئەمەوێت تەحقیقی کەم لە جێیەکە کە باسی وجودی ذهنی و خارجی ئەکات علامەی شەمسودین صاحبی ڕیسالەکە ئەفەرمێ میثالێکی واقعی نییە مامۆستای پێنجوێنی نەقدی ئەکات ئەڵێ چەند میثالێکی واقعی هەیە و ئەیێنێتەوە چونکە باسی وجودی ظلی و وجودی ئەسیلی ئەکات مامۆستا یەکێتر لەو جیانەی کەوا من پێی ئاشنا بووم مامۆستا حاشیەیەکی لەسەر گەڵەمبەوی بورهان وا نەقڵەکەن کە ئەجزای قەضیە سێ لای قودەمای مەناطقە لای متأخرین چوارە موضوع و محمول و نسبیان موضوع و محمول تەسەووری نسبە و تەصدیق بەو نسبەیە ئەنجا زۆریان ڕەدی قودەمای مەناطقە ئەیەنەوە کە ئەو ڕەئیە غەڵەتە تۆ چۆن ئەتوانی حکم بێی لەسەر شتێک نەتوانی تەسەووریشی بکەیت مامۆستای پێنجوێنی لێرە نەقدی ئەو عالمانە ئەکا و ئەفەرمێ قودەمای مەناطقە نەفی تەسەووری نسبەیان نەکردووە بە کولی نەفیان کردووە کە شەطر بێ یعنی جزئێک بێ لە ئەجزای قەضیە نەک شەرط بێ بەڵام ئەوان بە شەرطی ئەگرن چونکە تۆ تا تەسەووری نسبە نەکەی لە بینی مەوضوع و مەحمول یان لە بینی مقدم و تالی چۆن ئەتوانی حکم بێی بەسەریە وەسمان پاشا هەستی کردووە کە ئەم پیاوە دنیا نەبیستە هیچی ناوێ و هیچیشی نییە یعنی وەکو دنیای ناوێ لە ماڵ و حاڵیشە هیچیان نەبوو بیخۆن تەسەوور کە ڕۆژێک مەرجوان پاشا جاف لە هەڵەبجەوە پیاوێک ئەنێرێ تورەکەیەک لیرەی ئااتێ ئیتر نازانم تورەکە لیرەکە زەکات ئەبێ هەر هەدیە ئەبێ ئەزانێ خۆی لێی وەرناگرێ بە کابرا ئەڵێ ئەچیتە خزمەتی مەلا عەبدوڕەحمان لایدا ئانیشی تا بانگی عەسرە کە بانگی عەسریە ئەو هەڵەسێ ئەچێ بۆ دەستنوێژ تازە دەکاتەوە تۆ لەو کاتە ئەم تورەکەیە بکە بە ژێر دۆشەکەکەیە کە کەسی لێ نەبوو تۆ شۆ لەگەڵیان نوێژەکە کە نوێژەکە لە مزگەوتەکە لێبوونەوە نەیتەوە ژوورەکە چکە پێدەزانێ یەکسەر بڕۆ ئیجازەی لێوەرگڕە منسمەوە بۆ هەڵە بچێ بۆ لای وەسمان پاشا دوایی کە مەلا عەبدوڕەحمان نوێژەکە نوێتەوە سەر دۆشەکەکەی چەند خوێندکاری لا بۆ تەلەبە مستەعیدیان پێوتون ئەوانی کە لە مەرحەلەی ئەخیری عیلما بوون یەکێک لە مستەعیدەکان ئەڵێ قوربان ئەم دۆشەکە با بۆ هەڵتێکێنم تۆزێ بووی چاکە هەموو جارێ بۆی هەڵەتێکێن نوینەکەن ئەڵێ قوربان وەڵا ئەمە شتێک لەژێر خاچمایە ڕەخە نەویژە لە ڕۆڵە بزانە چییە کە دەری ئەهێنن تورەکەیەک لیرەیە ئەڵێ قوربان وەڵا ئەمەی تێ ئەڵێ ئەوە وەسمان پاشا بەو کابرایان ناردوێتی ناخۆی ئەمە بەیانی هەڵوانتەکاندا ئەمەتیان نەبووە پیاوێک ئەگرێ لە پێنجێنەوە کاغەزێک لەگەڵیە ئەڵێ لە کاغەزەکە ئەنووسێ سەلام کە لە وەسمان پاشا ڕێز و احترام بووی ئەو پارەی کە ناردووتە ئەگەر زەکاتە بە خەڵکی هەڵەبجە ئەشێت تا خەڵکی پێنجن ئەگەر بۆ منیشی ناردووە تۆ خۆت ئەزانی کە من پارە نەبیستم دنیا نەبیستم لەبەرەوە پارەکەی بۆ نێرێتەوە
زۆرینەی زانایان لەبارەی پێگەی زانستی مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنیەوە دواون. هەندێکیان وتویانە توانای پێناسە نەکراوە. یەکێک لەوانە مەلا باقری بالکە کە دەڵێت سەرۆکی زانایان بە نووسینە بەهێزەکانی سەروەری بەڕێزان بە ئاگاییەکانی، عەلامەی زەمان و تێگەیشت و پێگەیشتووی سەردەمەکەی، سەرچاوەی هەموو زانست و هونەرێک، بە تایبەتی زانستی مەنتیق. ڕێزدار مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی. مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز دەفەرمێت زانای لێکۆڵەر، وردبین، بلیمەت، مامۆستای مامۆستایان، لێهاتوو لە زانستی ئەقلی و نەقلیدا، چالاک لە دەرەزوتنەوە و دانیشتنە زانستیەکاندا، فتوا و ڕوانینی وردن و سەرنجی بەهێز و بەپێزن. مامۆستا جبەکەی بەری کە لە بەریاوە هێندە شوەراوە ڕیشاڵی دەرکەوتووە سپی بۆتەوە. ئەژنۆکانی شەڕواڵەکەی ئەژنۆکای کونی تێبووە، ئەوەندە کوان بوون. ئەم ئەنیشکانەی هەردیسان شی بۆتەوە و کونی تێبووە، بەڵام مامۆستا هێندە خۆی دەرخستووە کە هیچ محتاج نییە. کاتێک کە زەکات هێنراوە وەی وەری نەگرتووە بەم حاڵەتەشەوە. ڕۆژێ لەگەڵ خێزانیان دیالۆگێک هەیە دروستە بێ لەبێن ئەنا اختیارە ماڵی خەزوریشی دۆڵەمەند بوون، بە خێزانی ئەڵێن بە مامۆستا بڵێ ئەمە زەکاتمان هەیە با بۆی بێنین چەند دەرهەمێک 5-6 دەرهەم بیدا بەجل و پۆشاکی تازە و خواردن و پۆش پێداویستی خۆتان. ئەوجێڕە بەسەر چاو تە دیارە برای خێزانیە بێ یان ژمرای مامۆسایە. ما خێزانی بە مامۆساڵێ شتێکی ئەوا هەیە براکانم یانوێ زەکاتەکە بێنن بۆ تۆ بیدێن بە خەرجی خۆمان. مامۆستا بەرامبەر خێزانی تۆسە گرژە بێ وەڵێ بۆ لە من فەقیتتە نابینەوە. بە خێزانی ئەڵێ پێیان بڵێ زەکات و فەلسەفەی زەکات بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە خەڵکی هەژار نەدارەکان کە چاوەڕێی دەستی براکانیان نەکەین، ئێمە ئیسلام فێریکردن برای یەکتر بین، دۆڵەمەنەکان برای فەقیرەکانن. ئێستا ئەو هەژارانەی دەوروبەری مەنتەقەی پێنجوێنی ئێمە چاوەڕێی ئەو برا دۆڵەمەنانیانن دەستیان بگرن. ئەگەر نایاندنی دڵیان زویرە بێ، ئەگەر نایاندنی بێتاقەتە بن، چونکەڵێن باشە ئەو برای موسڵمان لەگەڵمان نوێژەکە زەکات لەسەری واجبەڵە بیدە بە فەقیر بۆ ناماتێ. لەوانەیە گرگرە بەرامبەری دڕقی هەڵسێ لە موسڵمانەکان، بەرامبەر موسڵمان داخی بۆ دروست ببێ، بەرامبەر دینەکەی خۆی لاواز بێ بڵێ خوایە بۆ من فەقیرەکە کاتێکە عیبادی تۆکەم و نوێژەکەم و بۆ موسڵمانەکەی کە شوێن تۆکەوت و ئاواکە تەوەرە جایەکە ئابێ بڕوا زەکات با بەوانە. من ئەگەر لەوە فەقیرتریش بم گلەی ناکەم، بەرامبەر خوای خۆم قسەیە ناکەم، دڵیشم لەوان گەر ناگرێ، چونکە دەزانم بۆچی فەقیرم. بەس ئەو خەڵکێک کەوا خوێنەواری نیە یاخۆ مەسەڵەن من تێنەگەشتووە ئێستا چاوەڕێی دەستی دەوڵەمەندەکە دەستی بگرێ. ئەگەر ئەوانیان تەواو کرد و لە دەوروبەری ئێمە 1000 نەما و کاتە قەیناسەرێ من بێ. مامۆستا محقق بووە، دائما جەمعەکە لە بینی ئاڕاءەکان، ئەنجا ڕەئی خۆی ئەڵێت. زۆر کەس هەیە ئەڵێ مامۆستای پێنجوێنی مقەلید بووە. من ئەتوانم بە دەلیل بیسەلمێنم کەوا نییە، لەبەر ئەوەی مامۆستا چەند کتابێکی مستەقیلی هەبووە. ئەو کتابانی کەوا تەئلیفی کردووە لە سەردەمی خۆیان نەقدیان کردووە. یەکێک لە مامۆستاکانی خۆی کە مامۆستا مەلا ئەحمەدی نۆچشیە لە ڕیسالەی تەلاق ڕەدی مامۆستا ئەیاتەوە، کەواتە مامۆستا توانیوێتی شتێکی تازە باز بکە بەڵام نەقدیش کراوە. لە مەجای تەلاقە تاکی سەردەمی خۆی بووە و حاشیەکانی شاهدن لەسەرەوە کە چی بووە، ئەوەی کە لی تێبگاوە بزانێ ئەزانن چی بووە. ئەسەفە دیوانی سنە کە محافظی سنەی ئەو کاتە بووە، دەسەڵاتدار بووە، خێزانێکی هەبووە زۆری خۆشویستووە. ڕۆژێک لەگەڵ برای خێزانەکانیان تێک ئەچێ، کە تێک ئەچێ لە ڕقی براکانی خێزانەکەی تەلاقە بە تەلاقانێکی زۆر یعنی چۆن و کۆی بڵێ ئیتر تەلاقی تەواو، ئیتر دوایی پەشیمان ئەبێتەوە. هەشفەتەی هەموو ئینسانی وایە کە لە عەسەبێت تا شتێک ئەکا عادەتەن ئینسان خۆی گەورە وای دروست کردووە، دوایی وانییە ئەگەڕێتەوە بۆ شتەکە، پەشیمانە لە وەزعەکە، ئەبیش پەشیمانە بێتەوە لە تەلاقەکە و ژنەکەشی زۆر خۆش ئەوێ. دەست ئەکا بە گەڕان بەناو خەڵکی مەلاکانی کوردستانی ئێرانە، کوردستانی ڕۆژهەڵات. چەند عالمی بەرزی تیا بووە، زۆر عالمی بەرزی تیا بووە، هیچ هەمووی ئەڵێن ئەو تەلاقە کەوتووە. یەن بەو کوردستانی خۆمان، کوردستانی باشوور، لە ڕەواندز و هەولێر و منتیقەی مووسڵ و ئەم منتیقانەوە هەمووی ئەڵێ کەوتووە. دوایی تەکبیری بۆکەن ئەڵێن تۆ یەکێک لە پەناتایە لە پێنجۆن، ئەوە عالمی تەلاق ئەوەیە، هەموو شتێک لەو مەجالی ئەو دەرناچێ. پسۆ بە خزمەتی مەلا عەبدوڕەحمان
خۆی لەوێەوە لە سنەوەی یەتە پێنجێن ئەو نەمعنیە بێ بە مۆزوعەکە ئەم نەی مەبەستە بێ یێتە خزمەتی کە یێتە خزمەتی پاش یەک دوو ڕۆژ کە ئەمێنێتەوە پێی ئەفەرمێ باوکم باسی ئەکرد کە شروتەکانی بۆ داناوە شروتەکانی چییە کە ئەو تەلاقە چاکاتەوە یەکەم ئەبێ دوو کەسی بۆ بێنێ ماوەی 40 ساڵ نوێژی عەسریان نەفەوتا بێ ئەبێ سوێن خۆن دوایی دوو کەسی بۆ بێنێ کە درۆیان نەکردوێ سوێن خۆن ئەو کاتە هەبوو ئەو کاتە خەڵک پاک بوو ئەم دینە کورد بەم دینەوە جوانە کورد ئەم دینەی کە گرت زۆر جوان گرتی زۆر جوان گرتی بە شانازیەوە یعنی میلەتێک بووین لە هەموو میلەتەکانی دنیا ئێمە بە ئیسلام ناسراوین بەداخەوە ئیسا کاڵیان کردوێتەوە ئیسا لە وەکو ئیسلام ئێمە ئیش ناکەین بۆیە حاڵمان ئاوایە